ئەنجامە لە ئەمیشە لە شەستەکان و هی باوکمانە باوکم و حاجی ئەحمەد شەریک بوون حاجی ئەحمەد وەستا بوو لەگەڵ باوکمە بوو بە شەریک ئەم دوکانیان دانا لە خواردتر بوو سێ دوکان خواردتر هەر لەم بینایە بوو بینای ئوتێل فەرەح بوو سێ دوکان خواردتر بوو ئیتر لە شەستەکانەوەمە ئیشیانە باوکموان ئیتر سەر و پێ مەڕ و بزن و بەرخ و کاوڕ هەمووی بەکارهێنن جارت زستانە خەڵک حەزیلێتی لە بیدایەتە لە هەشتاکانە لە هینەوە بڵین لە 6ەوە بۆ 8 هەر بەیانیان و بەیانیان سەر و پێ سایەق و دوکاننار و ئەوەی ئەچوو بۆ شوێنان بۆ سەفەرێک یا سایەقان یا کرێکار زیاتر کرێکارەوە ساکرێکاری بینا زۆر و جەبلیان تێکرد ئەهاتن نانیانە خوارد بۆ کۆمەڵ دوای ئەو وردە چووە ساعت 3 دوای چووە چوار وردە ئێستا بەشەوە سا لە دەیشەوە خەڵک تەڵەبی زیاتر ئێستا بە شوێنە دەرەوە یانە دەرەوە شەو یا چکە بە شەو ئێستا خەڵک گەگەڕێ جاران خەڵک نێوەرا بە شەوێتە دەرێ بۆیە وا بوو بەیانیان بوو ئەتر ئێستا خەڵک بە شەوی ژێتە دەرەوە ئەی خوات و ئیبا سەفەری با بۆ ماڵانی زیاتر عەرەب حەزی لێ لە کێوشین و گۆشت و زمان تر سەر و پێ زمانە گۆشتە قاچە جیپێ شیلاو گامە کڵاو قازیە مە پێڵەن کڵاوی قازی نوعەتی کڵاو قازی پێڵێن ئەم نوعەش پێستەکەی ئاعتیادی پێڵێن جیپە ئەمە شیلاوگی پێڵێن پەرپەڕێ و درێژکۆلەیە ئەمە پێڵێن شیلاوک ئەمە شیلاوگەکەی تەمە گۆشتە زمانە چاوە کە لێە مۆخە خەڵک تەڵەبی مۆخیشی هەیە ئیتر حازکردنەکەی بە ڕۆژ بڵین لە 9 خەریکە بین تا 12 کە لە چاگورگەکانە شوێن و ئەی دوورین و برنجەکەی بۆ حازرەکەین و برنجەکە بە کوردی بێ سەخت بێ چکە 9 ساعت لەو ئاوای مێنێتەوە جا داو دەرمانەکان مێخەک زیرە ئاڵەتی خڕی ڕەش گژنیش ئەوە بۆ بۆنەکەی زەردەچەوە کشمیش ئیتەوەی قیمەی تێگەین ئێمە جار گوێز بایان ئەوانی هەموو تێکرێ لە برنجەکەیە ئێستا لە سلێمانی وای لێ هاتووە زیاتر خەڵک تەڵەبیشەوە ئەویان ئەو سڕیان نازانم بە زۆگان زانم خەڵک بەشەو بە زستانە تەڵەبی زیاترە زستانە زیاتر خەڵک حەزی لە سەر و بێت چکە تاقی هەیە گەرمە خۆشە خواریتر سەرروپەیەک تام و چێژی خۆی هەیە چکە هەر شتە و سەرروپی ئەوەی هەیە لەبەر چاو ناکەوێت چکە قاچ تامێکی هەیە زمان گۆش جیپاشی هەر یەکە و تامی خۆی دەر جارەی گۆڕە جاری وایە قەت یعنی ئەو شتە لەوەر چاو ناکەی بڵێ یەک نوع خواردن بێت هەجارە و حەزی لە شتێکە تا هێوە حەزی لە زمانە یا حەزی لە چاو خۆشتنی شتە لە سەرروپێ خەڵک نوعەکە کە پێ فێریەکەم ئیتر خەڵک فێری چاو خواردن نەبێت وەڵا سەرروپێ خواردنێکی بە تایبەت زستانەیە لە ئێستایا بەرەو بڵێ ئێستا حالیان لە وەرزی سەرمایین سەرروپێ ئەمە بەڕاستی عاشقی سەرروپێن هیچ نەبێ هەفتەی جارێ هەر سەرروپێ خۆین بە تایبەت ئێرەش سەرروپەیەکی جوان بە تام و بە لەزەت هەر بە تایبەت یعنی سلێمانی ژێرپر دەکە و بە تایبەت ئێرەش شتێکی تایبەتە و خواردنێکی زستانەیە و لام وایە کوردیش لە سایانەوەی حەزی لێ دەستیان خۆش بێ و لەشیان ساغ بێ شتێکی جوان نازانم سەرروپێهی ئەوە نییە کە نەخورێ کورد بە تایبەت حەزی لێ و ئەوانشی کە نایخۆنەوە نۆتەلاخۆرن ئەگەنا وەڵا سەرروپێ کوڕی خۆی و پیاوی خۆی ئەخورێت و هیچ کێشەی نییە و وەڵای من سێژەمە سەرروپێ خۆم حەزم لێ و بە تایبەت ئەم پیاوانەوە دکتۆر هاوبەش دکتۆر نڤار زۆر حەزیان لێ و بە تایبەتیش خۆی ئەبێ شوێنەکە هەڵبژێری کەچی بۆ سەرروپێ ئەبێ شوێنەکە هەڵبژێری کە ئەچی بۆ کوێ ئەستا شارەکانی تر هەرێمی کوردستان ئەسڵا هەر حەز ناکەی سەیریکەی نازان لێ بنێن بەس سەرروپەی سلێمانی تایبەتە سلێمانی بە سەرروپێ بە کفتە بە خواردنە کوردەواریەکان بە ترخێنە بەمانە بۆ زستان خواردنێکی تایبەتە